إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست مسلمان بڕێزەکان، ئەمڕۆ باسی یاسای یانزەیەم ئەکەین کە یاسایەکی تری زۆر گرنگە کە پێویستە هەموو ئیماندارێک، هەموو مسلمانێک ڕەچاوی بکە لە ژیانی خۆیان. یعنی پەیوەستە بە هەر هەمومانەوە یەک مسلمانی لێ بەدەر نییە کە ئەویش بریتیە لە فەرمایشتی خوای پەروەردگار لە سوورەتی الحجورات ئاەتی 13 کە خوای تەعالا ئەفەرمێ إن أكرمكم عند الله أتقاكم إن أكرمكم عند الله أتقاكم. واتا بەڕاستی بەڕێزترین کەستان لە لای خوای پەروەردگار لە میزانی خوای پەروەردگارە ئەوانەتانن کە زۆر بە تەقوا و خۆپارێزن. یعنی میزان لە لای خوای پەروەردگار تەقوایە، بە تەقوایە خەڵکانێک بەرزە بنەوە و بە بێتەقواییشە خەڵکانێک دائەبەزێنرێن. ئەم ئاەتە خۆشەویستەکانم لە سوورەتێکە هاتووە، لە ناو سوورەتێکە هاتووە، ئەتوانی ناوی سوورەتەکە بنەی جامیعەی ئاداب. لە ناو ئەو سوورەتەیە خوای تەعالا جوملەیەک، کۆمەڵێک لە ئادابە زۆر گرنگەکان باسەکە کە پێویستە مسلمان وەکو تاک پابند ببێ پێوە، و وەکو کۆمەلگاش پێویستە کۆمەلگای مسلمانان پابند ببن بەو یاسایانەوە، بەو ئادابانەوە. زۆر پێویستە دراسەتی ئەو سوورەتە بە تایبەت بکرێ، سوورەتی حجورات، و بچنە خزمەتی و تەفسیرێکی باش لەو بارەوە بزانن، چونکە بەڕاستی زۆر گرنگە ئەو سوورەتە هەموو مسلمانێ لێ ئاگادار بێ. زۆرێک لە ئادابەکان ئەبینین لە ناو مسلمانانە مخالەفەی ئەو سوورەتەیە، زۆرێک لە ئادابەکان. و یەکێک لەو شتانەی کە لەو سوورەتەیە ئاماژەی پێکراوە ئەم قاعیدە گرنگەیە، ئەم یاسا گرنگەیە. خۆشەویستەکانم، ئەم قاعیدەیە ئەوە ئەخاتوە بیرمان کە هەنێ مەسائیل هەیە، هەنێ شت هەیە لە ژیانە، لە ژیانی هەر کەسێک لە ئێمە بەدەستی خۆی نەبووە کە ئێستا لە ژیانیا بەرپا بووە. هەنێ شت هەیە هیچ اختیاری خۆتی تیا نییە، تایە سەرپشک نەبوویت. بۆ نمونە تۆ لە چی قەومیەتێکی، کوردی، عەرەبی، فارسی، تورکمانی، ئینگلیزی، ئەڵمانی، هەر قەومیەتێک، تۆ لە چی قەومیەتێکی ئەمە بەدەستی تۆ نییە. تۆ چاوت کردوتەوە های لە ئەم شوێنە، های لەنا ئەو قەومیەتە. تۆ لە چی سەردەمێکە لە دایک بوویت و ئەژێی؟ تۆ لە چی عەشرەتێکی؟ کێ دایک و باوکتە؟ تۆ ڕەنگت چۆن ڕەنگێکە؟ ئایا سووری، سپید؟ تۆ باڵات چەندێک بەرزە، چەندێک نزمە؟ زۆر مەسائیلی تر لەم شێوازانە هیچ اختیاری ئینسانی تیا نییە،
هیچ اختیاری ئینسانی تیان نییە تۆ بە اختیاری خۆت نەبوویتە ئەو ئینسانە لەسەر ئەم بابەتانە محاسبە نییە خوای تعالی تۆ محاسبە ناکات تۆ چی قەومیەتێکی محاسبەت ناکات لە ڕۆژی قیامەتە تۆ چی عەشرەتێکی و هەروەها ڕەنگت چۆنە باڵات چۆنە پیاوی یا ئافرەتی لەسەر ئەمانە خوای تعالی تۆ محاسبە ناکە خۆشەویستەکانم و لە ژیانی دنیاشە بۆ هیچ کەسێک نییە کە خۆی بە موسڵمان بزانێ تانە لە کەسێک بدا لەسەر ئەم مەسائلانە یعنی بۆ هیچ کەسێک نییە یعنی بۆ من نییە گاڵتە بە تۆ بکەم تۆ کورد نیت عەرەبی عەرەب نیت فارسی فارس نیت ئینگلیزی یعنی لەسەر محاسبە نییە یا چی عەشرەتێکی یا کەسەکە ئافرەتە یا پیاوە گاڵتەی پێ بکرێ یا شکلی چۆنە ئەسمەرە ڕەشە سوورە سپیە یا باوکو دایکی گاڵتەی پێ بکرێ بۆ تێ کاکەت کوڕی فڵانە کەسە گاڵتەی پێ بکرێ و گاڵتەکردن و بەکەم تەماشاکردنی کەسانێک لەسەر ئەم شتانە ئەوە بەڕاستی مخالفەی ئەمری خوایە و نزیکە لە کوفرەوە نزیکە لە کوفرەوە یعنی ئەمەی کە ئێستا لەناو خۆمانەیە گاڵتەکردنی ئەم عەشرەتەکە بەو عەشرەتەکە شانازیکردنی ئەم عەشرەتەکە بەس بەخۆیەوە شانازیکردنی ئەم یعنی ڕاستی ئەمە هەمووی ئوموری جاهلیەتە هەمووی هی نەفامی بەر لە ئیسلامە بەر لە دابەزینی ئەم ئاەتەیە هی کەسانێکە کە نەفامن کە تێناگەن کە لە شتەکان تێناگەن ئەوەی کە لۆمەی ئینسانی لەسەر ئەکرێت لە دنیا و لە قیامەتی شاخوا محاسبەی لەسەرەکە بیر و باوەڕێکە کە خۆت بەخوایشتی خۆت هەڵت بژاردووە و هەروەها عەمەل و کردەوەکانت ئەمەیە محاسبەی لەسەرە تۆ محاسبە ئەکرێ یعنی کابرایەک ئەگەر ئێستا عەمەلێکی خراپ بکە محاسبە ئەکرێ وەکو خودی خۆی لەسەر عەمەلەکە وەکو خودی خۆی ئیتر نە کوڕی نە باوکی نە برای کەس محاسبە ناکرێت لەسەرەوە کابرا خۆی کارێکی خراپی کردووە ئەو ترێ فڵانە کەس کارێکی خراپی کردووە و زیاتریش لەوە نا هەوڵ بدرێ ئەویش بشارێتەوە چونکە قیامەت خوای تەعالی شتەکانێک لا ئاکات و تۆ نازانی ئەو کارە بۆ کرا چۆن کرا ئەمانش لە ڕاستیە هەر ئوموری غەیبە باش واتانێ لەوەشا قسە نەکەی بیدەیتە دەستی خوا بۆیە خوای تەعالی فەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم بەڕێزترین کەستان لای خوای تەعالی بە تەقواترین کەسە یەک تۆزێ بیر لەم ئاەتە بکەنەوە لەگەڵ ماتخوا ئین ئەکرەمەکم بەڕێزترین کەستان لای خوای تەعالی ئەتقاکم کێ بەڕێزترین کەسە لەناو ئەم مزگەوتە ئێستا پێم بڵێن کێ بەڕێزە هەمومان ئەڵێن وەڵڵا نازانی ها دیتانە شتەکە بەس ئەڵڵا ئازانێ کێ بەڕێزە نازانێ کەوابوو لەم دنیاشە تۆ ناتوانی بڵێ فڵانە کەس بەخوا ڕیشێکی درێژی هەیە کەلپەلێکی سپی لەبەر کردووە خودرەیەکی سپی داوەتە سەرا عەمامەیەکی سپی ها بەسەریەوە ها یعنی نوێژەکان ئەڕوا بۆ 5 فەرزە بۆ نوێژ مەسەلەن چیەکە ئەوە متەقیترین کەسە وەڵڵا هەبووە لەوەش بە یعنی مواسەفاتی زیاتر بووە منافقیش بووە تۆ نازانی و هەشە لەوانەیە ئەو مواسەفاتانەشی تیانە بێ یەکێک بێ لە پیاوە زۆر گەورەکان ئەگەر مواسەفاتی ئوەیسی قەڕەنیتان بۆ باس بکەم کە پێغەمبەر تەزکیەیەکە مواسەفاتی ئوەیسی قەڕەنیتان بۆ باس بکەم کە پێغەمبەر تەزکیەیەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفێکە کە چی پیاوێکە دێت و چۆن خوا دوعاکانی قبوڵەکە ئێوە لەوانەیە ئوەیسی قەڕەنی هەمووتان ئیسە بڵێم بۆ بەر چاوتانە تەسویرێکی بکەن هەمووتان وا ئەزانن پیاوێکە ئاوا ڕەنگی وایە کەلپەلەکەی وایە ئەمانە بەڵام ئەوانە هیچی وانە وەیسی قەڕەنی پیاوێک بووە جلەکەی ئەمەنە شڕ بووە نەیزانێت چۆن عەورەتی خۆی داپۆشی بەناو کۆڵانە تێپەڕ بووە مناڵ وای زانیە شێتە بەردیان تێگرتە لە مزگەوتا کاتێ بخەوتایە لەو بنەوە خادمەکە دەریە کردە دەرەوە ئەو زەلامەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر داوا لە خوا بکە بڵێ خوایە ئەوەم بۆ بکە خوا بۆ یەکە کەوابوو بە منزەر نییە حتى ئەمەشە ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم خوا شاردێتیەوەی خۆی ئەیزانی ئیتر کەوابوو دەمت بگرە و قسە بە کەس مەکە تانە لە کەس مەدە لۆمەی کەس مەکە ئەمە زۆر زۆر گرنگە ئێمە لە ژیانی خۆمانە پیادەی بکەین
و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا داوا ئەکا کە ئومەتەکەی لەسەر ئەمە پەروەردە بکا، لەسەر ئەم ڕێبازە پەروەردە بکە، ئەمە ڕێبازی حەقا. جا خوای تعالی لە سوورەتی حجرات أفرمي يا أيها الناس خلقنا إنا خلقناكم من ذكر وأنثى إيومان بديه ناوى ليكجنوا ليكبياو كآدم وحوايا وجعلناكم شعوبا وقبائل حموتان آدمين يتربونة الشعوب قبائل أم حمو قبيلة وقومية أمانة دروز وحموتان كل آدم وآدم لخولا لتعارفوا أما حموي أما عشرة فلانة وأما عشرة فلانة أما قومية فلانة وابن مالي فلانة أما بس بو يكتري ناسينا أجينا بو شانازي كردنو خو هالكيشانو أم مسائلان النية إن أكرمكم عند الله أتقاكم براسي بريسترين تان لا إخواي پروردگار أوانتان كزور لخواه ترسن زور خوان أباريزن لحرامو لنا فرماني كان إخواي پروردگار إن الله عليم خبير جال أخيرا وزور مهم موضوع صفته بۆ مەسەلەی تەقواکەش خوا خۆی عەلیمە و زانایە خۆی خەبیریشە ئاگادارە کێ تەقوای هەیە و کێ تەقوای نییە بۆیە ئێوە باشتر وایە بێدەنگ بن و زۆر لەسەر ئەم مەسائلانە نەچن. بۆیە شێخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ لە قورئانە یەک ئایەت نییە وەصفی کەسێک بکا لەبەر خاتر نەسەبەکەی، یەک ئایەت نییە وەصفی کەسێک بکا لەبەر خاترەوەی کوڕ پێغەمبەرە لەبەر خاتر ئەوەی نەوەی نازانم فڵانە کەسە نییە. ويك آيات شوانية لقرآن زمي كسي بكا لبر أوي نوي فلانة كسا عيشنيا كري فرعون بويا خرابة كري فرعون لا والله جنكي فرعون خوا وصفك على قرآن جنكي فرعون خوا وصفك على قرآن جنكي لوتو نوحي بيغمر خوا زميانك على قرآن ما مي بيغمر كبيغمر أو رجل دايك أبيه لخوشيا حيوان سر بري عبدكاني آزادك لخوشي بيغمرك لدايك بوا بس لو بك بيغمر أبي بيغمر دجاتيك سورتك لقرآن دا أبزي زمي أبو لهبك ما مي بيغمري صلى الله عليه وسلم تركسنا الله من أولاد بيغمرم نيوجناكم بس أولاد بيغمرم سيدم بيعيكي باشم بخوا أهل أجر ما مي بيغمريش بوي رو لخوا نبيتو شوني بيغمرنا كي سودينية أجر كري فرعونيش بي ما دام بيعيكي باشي كوابو بيعيكي باشي أيش طبعا باشي وخرافي قال لا إخوايا يا ملم دنيا بيدنا بين. جاء ابن تيمية فرمي إنسان بشي مدحك ليه بإيمانه بتقوى وبكفر وبفسوق وبعصيانش زم أكريه لبر أوا تماشاكا بيغمري خوا صلى الله عليه وسلم شون خوا أمي لقلا تطبيقك كافر كان قريش لكارتي مكة لسردمي مكة كافر كان قور كان يعني أبو جهل وجماعتكي ألين إيما محمد جوت لي أجرين يعني دا أنشين لمجلسنا وقصوان بوكا بس بو شرطة بلال عمار خبيب أمانة دور خرو بقى وعدنين إيما ناين لقل أو الرشو روتانا دانشين راسي كي بيغمر صلى الله عليه وسلم وكو مروف ليرا بيري كردوتي والله خو خيشيكا بقى وان بين دانشن بقى أمرو لمجلسك يا عمار وفلان وفلان نين دانشن يعني أما هات خيال بيغمرة صلى الله عليه وسلم كشتكي وابكا يكسر آيات دابزي لآسمانه يكسر بالآخر موقفك زور عجيبة برينه أما تشاورا ناكري دعائي آياتي لسر دابزي يكسر خواي تعالى آيات دابزيني وآقاداري بيغمرة كاتو بي أفرميتشي أفرمي ولا تطرد الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ما عليك من حسابهم من شيء وما من حسابك عليهم من شيء فتطردهم فتكون من الظالمين. سورة أنعام آياتي بنجادو أي محمد نكي أوانا قاو بدي نكي أوانا دربكي كواش هو الروش ذكري من أكن ويادي من أكن والروان كل تخوى نكي أوانا لا بدي لبرخاتري أو فرعونانا نكي أوانا لا بدي هرقيستي وانكي أوانا احنا حسابي أن لسر تويا نتوش حسابت لسر أوانا دعاي قاويان ديتو دريان كي لظالم مستمكارة كان بأي محمد فرمي آمان آقات ليه بي نكي ولا سورة كهفة لآياتي بسوهش تخواي تعالى فرمي واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. أي محمد صلى الله عليه وسلم
ئارام بگرە لەگەڵ ئەوانەیە کە بە شەو ڕۆژ ذکری خواکەن نەک ئەو فیرعەونانە ئەوانە ئەگەر نیەتیان هەبێ باش بن نایەن وەکو ئەبوو بەکر و عومەر تیان لەگەڵ ئەو فەقیرانە داژن لەگەڵ ئەو ڕەشوڕوتانە دانشن ئەوە ئەبوو بەکر ئەوە عومەر ئەوە عوسمان خو ئەمانەش پیاوە گەورەکانی قوڕەیش بوون ئەوانە بۆ دیان لەگەڵ ئەم فەقیر و هەژارانە دانشن ئەی ئەوان بۆ نایەن معنای ئەوان نیەتیان ئەوە نییە ئەیا نەوێ دڵی ئەو ڕەشوڕوتانە لە تۆ بڕەنجێنن سەبر بگرە لەگەڵ ئەوانەیە ئەمانە خوایان ئەوێ لەبەر خاتری خوا هاتوون تۆ نەکەی بیرکەی تۆ لە ژیانی لە زینەتی حیاتی دنیا خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژێ لە ڕۆژان بیری لە ژیانی خۆشی دنیا نەکردوتەوە من دوێنێ لە کۆڕێکە باسی ئام خاڵم کرد وتم براینە من زۆر بیرم کردوتەوە جاری وا هەبووە خۆم خستۆتە ئەو شوێنەی کە کابرایەکی ملحد لێ ڕەخنە لە ئیسلام ئەگرێ کە کابرایەکی مەسیحیان جوولەکە وتمە با بە چاوی ئەوانەوە من سەیر پێغەمبەر کەم بزە ئەم پێغەمبەر عیبێکی هەیە تا منیش بێژم واللهی برا خۆ قسەکەی ئەوان یعنی وەکو چۆن بێژی ڕێی تێچێ ئەم دیم و ئەو دیمم کردووە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم درۆ دەلەسەکانی لێ دەرکەن ئەوەی کە درۆ دەلەسەی ئەم لا ئەولایە تەماشام کردووە ئەم ڕەسوول الله یەک زەڕەیەک عیبێکی نییە نوقسانیەکی نەبووە ئەم پێغەمبەرە تا ببێتە جێی ڕەخنە خوای تەعالا بە جوانترین صیفەت ئەم پێغەمبەرەی دروست کردووە ئەم پیاوە بە ڕێزە وەفات ئەکا لە ماڵەکەیە هیچ نییە هیچ نییە بکرێ بە وەرەسە تەنانەت قەرزاری کابرایەکی جوولەکەیە جۆی بە قەرز کڕیوە دوای پارەکەی بدە مع العلم لەو کاتە کە پێغەمبەر وەفاتەکە ئەمەندە مسڵمانان دەوڵەمەند ئەبن چونکە فەتحی زۆر لە وڵاتان کرایەوە پارچە عەرزێکی بە وەرەسە بۆ ماوەتەوە ئەویش پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ پێغەمبەران هیچ بە وەرەسە جێ نایەڵن ئەوەی لە پاشی خۆیان ئەمێنێتەوە ئەکرێتە سەدەقە ئەویشیان خستە ناو بەیتولماڵی مسڵمانانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بووە دەی لەگەڵ ئەوەی خوای تەعالا گلەی لێەکە ئەفەرمێ ئاگات لێبێ نەکا بۆ دنیا بیکەی ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا شوێنی ئەو کەسانە ماکەوە کە بێ ئاگان لە ذکری ئێمە دڵیان بێ ئاگایە لە ذکری ئێمە شوێنی هەوا و ئارەزووی خۆیان کەوتون واتبع هەواه وكان أمره فروطا کاروباری ئەو کەسە زیادە ڕێوە لە سلوونی خۆی دەرچووە بە قسەوانە مەکە با گەورەش بن با ڕئیس عەشرەتیش بن با پلە و پایشیان هەبێ با دەوڵەمەنیش بن ئیسلام ڕاستە لەوانەیە دەوڵەمەنەکان تأثیر بکەن مسلمانان ئیسراحەتێ زیاتر بکەن زەکات بدرێ فەقیر کەمتر ئەبێتەوە ڕاستە مەسەڵەن کاربەدەستێک بێتە مسلمان لەوانەیە خەڵکێ زۆر ببێتە مسلمان بەس براینە کەس بۆی نییە بە پارە و بە پلە و پایی خۆی منەت کاتە سەر دینی خوایە کەس بۆی نییە دینی خوا منەتە کاتە سەر هەموو دەوڵەمەنێکە کابرای دەوڵەمەند کاتێ زەکاتەدا فشی ناوێ شکری خوا بکە و دەستی کابرای فەقیر ماجب بکە کە زەکاتەکەی لێ وەرەگرێ ئەگینا ئەگەر ئەو وەری نەگرێ ئەم زەکاتە مێنێتەوە کەس نییە وەریگرێ ئیتر فشەی ناوێ خۆ گەورەکردنی ناوێ کاربەدەستان نابێ فشەی بکەنە سەر دینی ئیسلامە هەر هەموویان بە ئیسلامەوە گەورن ئەگەر واز لە ئیسلام بێن قیمەتی باڵە مێشولەیەکیان نییە لەبەر ئەوە خۆشەویستەکانم هیچ نایە من کلکەلەکە بکەم بە دوای مەسئولێکە یان بە دوای دەوڵەمەنێکە منەتیان نەبێ ئیسلام جوانیانی کردووە ئەگەر ئیسلام واز لە ئیسلام بێنن یا منەت بکەن یا هین بکەن تەکەبور بکەن هیچ قیمەتیان نییە حەد دەستیان لێ بشۆرە و ئیهمالیان کە و پشتگوێیان بخە خۆشەویستەکانم رسول الله صلى الله عليه وسلم ئەمە تطبیقەکە بە عەمەلی کابرایەک ئەڵێ چووینە خزمەتی ئەبوو ذەڕ معروري كري سويد يجريته أفرمت شو خزمتي أبو ذر طبعا جنابتان أزان يكيك للصحابة أولا كان أو يكم كسكان إيماني هنا أم بيا برزة أفرمت شو لاي لدواي وفاتي في غمر صلى الله عليه وسلم شو لاي تماشا ما كان عبد يكي هي خزمت كاريك عبدكي جلوبركي هر وقت جلوبركي أبو ذر واي هر وقت أوش نان أخوة هلا حمان سفرو لبان حمان سفرو زور عجائب من هاد وتمان أبو ذر يعني شون آوا وكبلي أما عبدك و خزمتكارك و تو آوا ريزي ليقري أيش فرموي لزماني في غمرة صلى الله عليه وسلم كابرايك أسمر رشبيز يعني قصدي بلالة لقل بلالك يا شيكي بو
لكاتك كدم قاليان بو أم تربو ببلالوتي تو كري جن الرشكي تو كري جن الرشكي أنا أخو معنا هذا مقاليك من بي جمين وباوكو با بيرو تشي وتشي أدين الله بلال شو خدمتي في غمر صلى الله عليه وسلم شكاتي كرت في غمر إخواش نارد شون ما فرموي أبو ذر أو تو تشي دوت أبو ذر تو هيشتا يعني أمريكا باسي كم دواي چندين سال إسلام أفرمي تو هيشتا جاهلية تياي هيشتا نفامي بيش إسلام لتو أماوه أخي منيش طبعا أبو ذر زور يعني حزية كرت خواهي لي الرازي بي زور حزية كرت بيغمري خواه صلى الله عليه وسلم لي الرازي بي فرمي بيغمري خواه بو يعني بو من جاهلية تياي فرمي بو لقل بلال دما قالت بو آواتو تو فرمووی ئەی پێغەمبەری خوا ئێمە هەر عادەت وا بووە کاتێ لەگەڵێکی کا دەمە قاڵەمان هەبێ قسە ئەکەین قسە لە دەممان دەرەچێ قسە بە باوکی بە دایکی فەرمووی ئەوە سیفاتی جاهلیەتە تۆ ئەگەر برایەکت خوا قسێ ژێر دەستت بۆ نمونە تۆ مدیری دائیرەیەکی ئەو مۆزەفە لە ژێر دەستە بۆ نمونە تۆ مدیر مەدرسەیەکی ئەو تەلەبەیە لە ژێر دەستە بۆ نمونە تۆ پلۆپایەکت هەیە ئەو لە خوارترەوەیە ئەمانە براتانن ئەگەر خوا قسێ ژێر دەستان نابێ بۆ چاوی کەم تەماشایان کەن نابي بتشاوي كم تماشايان كان فرموي إخوانكم جعلهم الله تحت أيديكم أما أنا براتان خواهي تعالى خسوتي جير دسي إيوه كوابو أجر خواردن تان بيان دا باحل خواردنا كي خوتان خواردنيان بيبدن يعني وجلوبرجي شيان باحر وكو جلوبرجي إيوه وابي وبارك مخنا سرشانيان كالتوانا أنا نبي أجر شتيتان بيان ودلتوانا أنا نبو خوتان هولدن يارمتيان بدن أما منهجي إسلاما لا إسلاما نية خلق بتشاويكي كم تماشا بكري او لبر فلان شت ابي كم تر تماشا بكري والله لا اسلام رئيس مرؤوسك حسابه وزير وجزيرك حسابه لا اسلام امنيه بلام ايما خو من لا اسلام تي نگيشتوين بويا وزور زور داري خو من خلقان گورا كاين زياد لحد خوي گورا مان كردوا زياد لحد خوي تا تماشاي فيسبوك كان بك تماشا جال فيسبوك او هلا ضليانا خلق دريخه مرة تماشاي فيسبوك كان كالرسمي زلاميك هلواسي ودسكا بمدعو سنة يترحل شي عيبي يا خاطر باش تقول اما كابرايا واوايا والله دروكا خوش اذان دروكا كاتي كابرايك امري توسيم عالمك زلاميك امري دسكن بوصف دانوي حتى اهل الديانات يعني خلق بينيهم مردوه لسر بيديني مردوه لسر بيديني محزناكم ناو بالله شو كاما اخوان نبي كسنا زين ضلي انسان كان شلون بس ظاهر ام زلامه لسر بيديني مردوه سيرا كي حربج كي مسلمان اواني دين بو مزقود دسا كان وصفو سناي كابرا ش الاخوانات ترسم يعني اما اخوا عقوبيان بدال سر اوا يكاك بيدن ابم من باس خرافه كان شيناكم باس دروج ناكم بوي دروي بو الله بسم ام كابرا واباش والله راس ناكي والله ام كابرا بيدين بو والله كابرا خوينا اناسي والله ام كابرا هرچی ڕێگای خراپەیە گردو بووە بەر تۆ بۆ وەسفێکەی بۆ درۆ یعنی کابرا على الأقل ئەوەی کە وەسفێکەنەوە هەر هەمومان على الأقل نوێژەکە هەر ئەو پرسیاراکەم نوێژەکە وەڵی مامۆسا پیاوێکی زۆر باش بس يعني بس نوێژی ناکرد حول ولا قوة إلا بالله يعني پیاوێکی زۆر باش و بەس تەنیا نوێژی ناکرد ئەخر ئەمە کەی باشە والله باش نییە پیغمبری خوا صلی الله علیه وسلم لكاتي فتح مكة تصورا كان بو بانغدان يكي بيبچا تسر كعبة بانغي بداية طبعا تا او كاتا عبدو ابانا بويا نبچو نسر مكة كعبة الا ابويا كسان يكي زور مهم بچوايا تسري پیغمبری خوا صلی الله علیه وسلم كينا بچا تسر كعبة كينا بلالي نار ومقصدي شي هي او بلالي كتجاران بعبديكي بقيمة تماشاكرا إسا او بلالها بسر كعبو لبرشاوي ابو سفيان وفلان او بزان الاسلام فرقي بين ابو سفيان وبلال نيه فرقي نيه لكاتك كآخر حجي بيغمر صلى الله عليه وسلم بيش وفاتي بتشن مانيك ناقات السيمان دعا او بيغمر صلى الله عليه وسلم وفاتك لكاتك كسطو 20,000 كس لقل بيغمرات شون ابو حج هموي تشاوراني سيري قشت حركاتك بيغمر كان صلى الله عليه وسلم زان تشي كات تشي ناكا ألو كاتب بيغمري خوا صلى الله عليه وسلم هذا سرح واشتريك وكسك يا لك الله يكس
تصورەکەن کێ بێ؟ یعنی یەک کەسی لەگەڵ خۆیان هەڵگرتووە. ئیستا لەوانەیە ئێمە هەموومان بیرکەین بێژین ئەبوو بەکر، عومەر، کاکە زاواکانی عوسمان دوو کچی پێغەمبەر ژنی بوو، یعنی یەک لە دوای یەک، ئەمیان وەفاتی کرد کچێکی تریدا پێ. عەلی رضی الله عنه هەم ئامۆزایەتی هەم زاوایەتی، با بەس ئەوانەی مژدەی بەهەشتیان پێدراوە دەکەسەکە، زوبەیر و تەڵحە و ئەمانە. ئوسامەی کوڕی زەید عەبدی کوڕی عەبد، زەید عەبدە، ئوسامەی شەر عەبدە. ئەوە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. و پێش ئەوەی وەفات کات جێشێک و سوپایەک دائەنا بۆ گیانی ڕۆم، سوپایەک ئامادەکە، بەڵام تر پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوێتە نەخۆشی سەرمەرگ و وەفاتەکە. کێ ئەکا بە قائیدی ئەو جێشە؟ تصورەکەن کێ ئەکا بە قائیدی جێشەکە؟ یعنی بە هەر عەقڵێک بە هەر مەقایسێک لە یەکی دەیتەوە، یەکێ لە گەورەکان، یەکێ لە قائیدە گەورەکان. خالدی کوڕی وەلید دەکاتە قائید. نە وەڵڵاهی ئوسامەش تصورەکەن تەمەنی چەنە 18 ساڵ. و دوای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتەکە، سەحابەکان دێنە دەور ئەبوو بەکر ئەڵێن کاکە یعنی ئوسامە مناڵە و جارێکان هەم یعنی لە ڕوویان نایە بڵێن عەبدە، هەنێ کەس لە ڕووی نایە بڵێ عەبدە، یعنی بیگۆڕە بە یەکێکی تر فەرمووی بەخوا جێشەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دای مەزران دەبێ، ئەبوو بەکر بۆی نییە بڕوا دەستکاری بکە، هەر بەو سوپایەوە ئوسامە ئەخاتە ڕێ و ڕۆم ئەتۆقێ و ڕائەکا و سەرکەوتنێکی گەورە بەرپا بێ. لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئێمە ئەم موقیفانەمان لەبیر نەچێ، و طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوای کردو زۆرێک لە ئەصحاب و پیاوچاکان لەسەر هەمان ڕێڕەو چوون، و هەنێک کەسیشەیە هەر ئەڕاتەوە سەر جاهلیەتەکەی خۆی، و ئیسلای خۆمان جاهلیەتەکە زۆر بەرپایە، بەڵام ئیلا خەڵکی یەکەم نەبێ. عەلی کوڕی حوسەین زەین العابدین ڕۆژێکیان ئەچێتە خزمەتی یەکێک لە زاناکان دانشێ، ئەو زانایە کوڕی عەبدە، مەوالیە، عەرەب نییە، ئەچێتە خزمەتی دانشێت لە مەجلیسی علمەکەیە، ئەو قساکەم دانشێ، خەڵک ئەڵێن کاکە تۆ کوڕی پێغەمبەری ئەولادی پێغەمبەری علمی تۆ معروفە، بۆ هاتیتە لای ئەم عەبدە دانشی؟ ئەویش فەرمووی قسەیەکی زۆر جوانی فەرموو ئینەما يجلس الرجل إلى من ينفعه في دينه، فەرمووی ئینسان ئەڕاتە لای کەسێ دانشێ قازانجی دینی پێ بگەێنێ. من ئەم کابرایە کە لە مەجلیسیا دانشتم ئیسفادەی دینەکە مەکەم، تەواو کوڕێکیەیە مشکلە نییە. بۆیە براینە ئەگەر بڕۆی تەماشای تاریخ و مێژووی زانایانی ئیسلام بکەیتەوە، یعنی تەماشایەکی بکەی لە سەتا یعنی لەوانەیە کەمم وتبێ لە سەتا 80 چی زانای ئیسلام هەیە عەرەب نەبوون، هەر عەرەب نەبوون. ئەمە چی ئەگەێنێ؟ ئەمە ئەوە گەێنێ کە ئەم دینە هی هەمووانە و کەس فەرقی نییە، و لەلای هەمووان لەلای خوای پەروەردگار وەکو دانەی شانەوانە، وەکو دانەی شانەوانە خوای تەعالا بە یەک چاو تەماشای هەمووانەکە، ئیلا ئەو کەسەی کە زیاتر هەوڵ بدا زیاتر کۆشش بکە، ئەویش خوای تەعالا پێزانێ، کەس نازانێ کێ ئێسەر، کەس نازانێ من چیم یا تۆ چیت. لەوانەیە ئێمە لە ناو دڵۆ شتێکی تر بین، زاهیرەکەشمان شتێکی تر بێ. لەم شێوازەشە زۆر هەبووە، لەبەر ئەوە حتا منافقەکانی لە زەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم کەس نیانی ناسیوە، مەگەر کەسی هەر زۆر و ئاشکرا منافقی کردبێ. ئەها کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتەکە، عومەری کوڕی خەتاب دێتە لای حوذەیفە ئەڵێ ناوی منافقەکان پێغەمبەر بە تۆ وتوێتی بەس پێم بڵێ کامانن بەوەی بیان ناسمەوە، ئەویش ئەڵێ وە سڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کەس کەشفی ناکەن. یعنی منافقیش خوا پێی خۆش نییە کەس بیناسێتەوە، منافقە. یعنی پێغەمبەر منافقەکان ناوی منافقەکانی شاردوتەوە. تەسەوڕەکەن، يعني تصور أكن إما أمره مسلمان لكن ما منافق، إما أروين أجرين كي منافقة، يعني علاقة أنا فلان منافقة، فلان نوجي بدروكا، فلان نازم شيء فلان، أو طبعا شتيكي زور خرافة. يعني تو كسيك ناسي نو باشا باسيكا نو خرافش. خوي تعالى لجناح من خوش به، خو عفو من كه هداية من دانوري من خاطر الله كان منو، يا ربي دام زرام من كل سر دين دارتي لسر إسلامتي، يا ربي خوي رحم بمردوكان من بكي، شفاينا خوشكان من بدي. رحم بدايك وباوك وبراو خوشكان من بكي، يا ربي مالو منال من صالح بكي، كردستان لبلا مصيبات بدور بقري يا رب العالمين، يا ربي خويا تبعي برايتي لنا ولات معنا برقرار بكي، تفريقه ودوباركي لنا ولات معنا نيل يا ربي.